یەکێک لە پیاوچاکان مەشهور بوو بە نەرمونیانی بەوەی هەر کەسێ هەرچی بڵێ غەڵەتی پێ بڵێ ئەو وەڵامی ناداتەوە، مەشهور بوو لە ناو خەڵکە. کابرایەکیش زۆر قینی لێ بوو، وتی ئەمڕۆ فەزحێکەم لە ناو خەڵکە، وای پێ ئەەکەم ئیسپاتێکم بۆ خەڵک ئەمە ئەو زەلامە نییە وا خەڵک ئەوەنە ڕێزی لێ ئەگرێ و احترامی ئەگرن. بە یەکێک لە غوڵامەکانی ئەوانەی کە غوڵامی ژێردەستی ئەون بەکرێ گرتویانێتی وتی ئەمڕۆ ئیشێکم لە تۆ ئەمەوێ بە جوانی جێبەجێی بکەی. وتی ئیشەکەت چییە؟ ئەم لە خزمەتتام. وتی ئەمەوێ فڵانە کەس ئەگەڕێتەوە لە بازاڕ حتا ئەگاتە ماڵی خۆی تۆ جمێنی پێ بدەی، لێشتیدا لە بەردەستیا بۆ سەبا لێتدا. وتی سەرچاو تۆ چی ئەفەرمی؟ من حازرم. کەوتە شوێنی لە دوکانەکەی خۆی دەرچوو لە بازاڕ، ئەم کەوتە شوێنی طبعاً کە خەڵک دێتەوە ئێواران لە بازاڕ قەرەباڵغیەکەی لەسەر جادەکان. ئەم کابرایە کەوتووە شوێنی بەردەوام جوێنی پێدا، لە پشتەوە دەمترێک کەوتووە دوای ئەو ڕێیەکرد ئەمش لە داو جوێنی پێدا، قسەی ناشرینی پێکرد. ئیتر ئەوەی بێتە دەمێ ئیش کە ئەنەهوو بە ئەوی نییە، ڕێگای خۆی ئەگرێ بە جوانی تا ئەگاتە نزیکی کۆڵان و گەڕەکەکەی خۆی، لەوێ ئەوەستێ و بەرەکاتە لای ئەم گەنجەوە. گەنجەکە ئەڵێ یەوکو بڵێ لە دڵی خۆی وەڵا تووڕەم کرد، یعنی وەکو بڵێ گەشتم بەوەی کە خۆم ئەمویست، ئەڕاتە نزیکیەوە ژێر دەمیەوە. ئەویش بانگێکە وایە زانێ لێدا خۆی حازر کرد بۆ لێدان. بانگێکە ئەڵێ کوڕم بێرە ئەیراوە لە بن گوێچکیا پێڵێ کوڕم هەرچی جوێنت تێ ئیسە بە هێواشێکەوە پێم بڵێ، هەرچیت حازر کردووە بیڵێ، چونکە بڕۆینە ناو گەڕەکەکەەوە ئەترسم بەخوا خەڵکی گەڕەکە من ئەناسن، قبول ناکەن تو ئەم قسانە ئەەکەی، دوای ئەترسم ئازارت بدەن و لێت بدەن، بۆیە هەرچیت هەیە کوڕم لێریا بیڵێ. ئەویش دێتۆ ڕێک حکایەتەکە بۆ کابرا باسەکە ئەڵێ بەخوایە من غەڵەت بووم، واللهی ئەمە لەوەش زیاترە کە خەڵک ڕێزی لێ ئەگرێ. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء